ئاگادان بەوە کە فیشێکی لێ درابوو، شوێنی فیشەکەەکە دیار بوو کە لە هەمووی ناوە لێدا بوو لە دەرەوە دەرچوو گۆشتی ڕانی خراپ کردبوو و دیار بوو کە هەفتەیەک زیاترە فیشەکەی بەرکەوتووە. ئێمە هەڵساین بە چارەسەرکردنی دوای کە تەسلیمی ئێمەیان کرد، تەداویمان کرد و سنوورمان کردەوە بە دوای ئەوەی کە بەردەوام لە چارەسەرکردنی تا قاتی بەتەواو